دیارە ئێمە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ سەبارەت بەم پێشهاتەی ئێستای پەرلەمانی کوردستان هەر لە دوێنێەوە ڕای فەرمی خۆمان هەبووە و وەکو فراکسیۆنی نەوەی نوێ پێمان وا بووە کە پەرلەمانتار چەکی دەستی قسەکردنە و بڕێنی ڕاو بۆچوونی خۆیەتی لەسەر داکۆکیکردن لە مافی هاوڵاتیان و هەڵماڵینی گەندەڵی دەسەڵات و نابێت لەژێر هیچ پاساوێکە ئەو مافە لە پەرلەمانتار وەربگیرێتەوە بۆ ئەوەی پەرلەمانتار بتوانێت بە ئازادانە کاری خۆی بکات. بەڵام سەبارەت بە بابەتی دانیشتنی پەرلەمان بۆ قەزەیەکی ئاوا کە باسی هەڵگرتنی پارێزبەندی و ئەوانە بێ، ئێمە پێمان وایە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ کوردستان، هەرێمی کوردستان ئێستا کۆمەڵێک کێشەی زۆری هەیە و بەداخەوە سەرەکیترینیان کێشەی دواکەوتنی موچە و خراپی گوزەران و باری دارایی هاوڵاتیانە و پێمان وا بوو پەرلەمان دەبوایە لە دوای 2 مانگ کۆنەبوونەوە ئەولەویەتی کارەکانی بریتی بووایە لە بژێوی ژیانی خەڵک بۆ دواکەوتنی موچە و ناشەفافی لە فرۆشتنی نەوت و داهاتەکانی تر و هەتا دوایی. بەڵام دەسەڵات ناوبەناو دێت بابەتێکی ئاوا خۆی هەوڵەیات کە چ پەرلەمان چ هاوڵاتیان و خەڵکی پێوە مەشغوڵ بکە بۆی خەڵک تەرکیزی لەسەر قەزێ سەرێکەکە نەمێنێ کە بریتە لە بژێوی و لە موچە و لە داهات و لە کێشەی خەڵک. ئێمە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ سەرباری ئەوەی دژی هەڵگرتنی پارێزبەندین لە ئەندامانی فراکسیۆنی پەرلەمان بە تایبەت فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان بۆی بتوانن داکۆکی لە مافی خەڵک بکەن، هاوکات پێمان وایە کاری سەرەکی پەرلەمانی کوردستان ئەوەیە کە خەریکی کێشەی خەڵک بێ، نەک ببێت بە بەشێک لەو کارانەی کە دەسەڵات هەندێک جارێکە بۆی خەڵک و قەزێ سەرەکیەکان بەلاڕێیا ببات.